لە ماوەی هەفتەیەکدا لە هەردوو خاڵی سنووری پەروێزخان و باشماخ دەستگیراوە بەسەر 63 تانکەر بەنزینی ئێرانیدا کە بە پێی زانیاریەکانی پەیام ئەو بەنزینە کوالیتیەکەی نزمە و بازرگانە کوردەکان ویستویانە لە بەنزینخانەکانی شاری سلێمانیدا ساغی بکەنەوە. بەوتەی بەڕێوەبەری بەرهەمەنەوتیەکانی سلێمانی لە خاڵی سنووری باشماخ دەستیان بەسەر 35 تانکەر بەنزینی ئێرانیدا گرتووە کە بە ڕێژەی لە سەدای 11 مادەی بەنزاینی تێدا بووە کە ئەو مادەیەش هۆکارێکی مەترسیدارە بۆ توشبوونی هاوڵاتیان بە نەخۆشی شێرپەنجە. عادەتەن ئەو بەنزینانی کەیت لە ڕێگەی دوو مەرزەوەیەت پەروێزخان بۆ لەگەڵ مەرزی باشماخ لە هەردوو مەرز جیهازێ و لە ناو سلێمانی جیهازێ و بە شێوازی تریژ پشکنین ئەنجام ئەدەین بۆ ئەو بەرهەمانەی کەیتە ناو پارێزگای سلێمانی بە ئەوەی کە ئێستا دەست بەسەرە 35 تەنکەرە دەست بەسەر کراوە لەلایەن بەڕێوەبەری گومرگی سلێمانیەوە. دوومان لێرە گرتووە. 6مان پێرێ گرتووە. لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەک خۆیان دەڵێن لە هەوڵی باشکردنی کوالیتی بەنزین و پاراستنیدان لە قۆڕەخکاری بازار بەڵام ناشارنەوە کە بەرپرس و حیزب لە پشتهێنانی بەنزینی خراپەوەن. سەرۆکی لیژنەکەش ئاشکرای دەکات لە دوای دەست بەسەراگرتنی تانکەرەکان بازرگانەکان نووسراوی وەزارەت دەهێن و داوای گۆڕینی تایبەتبەندی بەنزینەکەیان دەکەن بۆ نمونە گەرم و حەسەنیان هێنابێت بۆیان بکرێت بە نۆرماڵ. ئێمە توانیمانە 6 تەنکەری تر لە ڕێی مەرزی پەروێزخانەوە کە یانویست داخلی پارێزگای سلێمانی دارایی گەرمیان بکرێت کە ئەم 6 تەنکەرە کوالیتیەکەی زۆر خراپ بوو. ئەمە وای کرد کە ئێمە توانیمان لەوێژ نێڵین ئەو 6 تەنکەرە بێتە ژوور ئێستا هەناردەی ئێران کراوەتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا دوێنێ 15 تەنکەری تریشمان دەست بەسەرا گرتووە نازانین فحوساتی تازە بۆکەین هە لە مەرزی پەروێزخان ئەگەر ئەویش کوالیتیەکەی خراپ بێ هەم هەناردەی ئێنانیەکەینەوە. من دووشتم کردووە لێرە ئەمڕۆ یەکێکیانەوە کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نووسراوەیەکم کردووە کە لژنەیە تەشکیل بکرێ بزان چۆن کوالیتیەکەی خراپ بۆ هاتووەتە ژوورە لە مەرزی پەروێزخان لە گومرگی مەرزی عفو لە باشماخ ئەبێ شەرتێکی تیا شەرتەکەش ئەوەیە کە ئەبێ هەموو کۆمپانیایەک دوو جار ئەگەر بەنزینی خراپی هێناوە پارێزگای سلێمانی ئێتر بخرێتە لیستی ڕەشەوە بۆ 6 مانگ نتوانێت بەنزین بێنێت. لە دوای بڕیاری بە بازرگانی کردنی بەنزین لە شاری سلێمانیدا 26 کۆمپانیای جیاواز کاری هاوردەکردنی بەنزین دەکەن لە نێوان ئێران و شاری سلێمانیدا. لە ماوەی ئەم هەفتەیەشدا تیمەکانی ئەنجومەنی پارێزگا و قایمخامێت و بەرهەمەنەوتیەکانی پارێزگای سلێمانی دەستیان بەسەر 2,268,000 لیتر بەنزینی کوالیتی نزمدا گرتووە لە خاڵە سنووریەکاندا و گەڕاندویانەتەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.